بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا پیرۆزبایی لە مسلمانانی جیهان بەگشتی ئەکەین بە بۆنەی هاتنی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە و بە تایبەتیش لە مسلمانانی کوردستان و هەرێمی کوردستان. خوای گەورە ئەم مانگە بە خۆشی و بە شادی بەسەر مسلمانانە تێپەڕێنێ و ئەو ناخۆشی و ناسۆریانش کە بەسەر خەڵکی فەلەستین و غەزەدا هاتووە خوای گەورە بیکاتە توێشووی قیامەتیان و ڕزگاریان بکا و ناڕەحەتیەکانیان کۆتایی پێبێ و دوژمنەکانیشیان خوای گەورە تۆڵەیان لێسێنێ. خۆشەویستان و بەڕێزان، پێمان خۆشە لەم دەرفەتا ئاداب و سونەتەکانی جەژن بۆ بینەرانی خۆشەویست ڕوون بکەینەوە. سەرەتا ئادابی جەژن بریتیە لە نوێژی جەژن. نوێژی جەژن کە ڕەمزی شیعار و ڕەمزی عیبادەتێکی گەورەی ئیسلامە، بەڵام پێش نوێژەکە سونەتە مسلمانان لە ماڵەوە ئەم چەند شتانە ئەنجام بدەن. یەکەم خۆشۆرین پێش هاتن بۆ مزگەوت، بۆی کەوا لەو قەرەباڵخ و شتا قەرەباڵخێکی زۆر دروسە بێ، هەموو خەڵکەکە بۆنی خۆشیان لێبێ، هیچ بۆنی عارەق و چڵک و ئیزعاجکردنیان پێوە نەبێ. سونەتە هەموو مسلمانێ بەتایبەتی پیاوان کە دێن یا هەر ئافرەتێکیش کە بێ بۆ نوێژ خۆیان بشۆن بۆی پاک و تەمیز بن. جلی جوان لەبەرکەن ئەگەر هەبوو جلی تازە و بۆنی خۆش لە خۆیان بدەن بۆی بۆنیان خۆش بێ، بەتایبەتی بۆ پیاوان ئەمە بۆ ئافرەتان نا. بە پێ هاتن بۆ مزگەوت سونەتە بە پێ بێن بۆ مزگەوت بۆی ئەجریان زۆر بنووسێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە ڕێگەیەک و ڕۆشت و لە ڕێگەیەکی کەوە ئەگەڕایەوە، زوو هاتن بۆ مزگەوت بۆی بگا بە نوێژەکە و بگا بە مەراسیمەکە، چونکە هی وایە درەنگ دێ فرای نوێژەکە ناکەوێ، وا باشە تۆزێ زوو بێ بۆی فرای نوێژەکە بکە، چونکە نوێژ تۆزێک خۆر بەرز بوویەوە ئیتر دروستە نوێژی جەژن بکرێ. پاشان ئامادەبوونی نوێژ و وتارەکە کە تەبعەن نوێژ پێش وتارەکەی بە پێچەوانەی ڕۆژی هەینیوە کە وتارەکە لە پێشەوەی لە هەردوو جەژنەکە نوێژەکان ئەکرێ پاشان وتارە درێ. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەبەرەوە خەڵکی لادێکانی دەوروبەری مەدینەش هاتوون بۆ مەدینە بۆ نوێژی جەژن، فەرموویەتی سەرەتای وتارەکە ئێمە وتارێکە دەین، هەر کەسێ دانیشێ هەر کەسێکیش ئەڕواوت و یا ڕێگەی دوورە یا ئازادە، یعنی ئیجباری نەکردو بە تایبەتی ئەوانە کە خەڵکی دەرەوەی مەدینەن کە هاتوون. پاشان کە نوێژەکە تەواو بوو سونەتە پیرۆزبایی لە یەک بکرێ، ببوترێ تەقەبەل الله منا ومنکم، ئەمە پێغەمبەری خوا و ئەسحاب و تابعین لەگەڵ ئەسحابە ئەم دروشمیان بەکارهێناوە. و سونەتە لە ماڵە پێش ئەوە بێ بۆ مزگەوت لە ڕۆژی جەژنی ڕەمەزانە شتێک بخوا، ئەگەر خورما بوو ئاسانترە مەگەر لەو نەوەک چێشت و نانوەوانە پێ نەگەشت بێ، چەندن کە خورمایەک بخوا و با تاک بن. پێغەمبەری خوا وای کردووە لە جەژنی ڕەمەزانە پێش هاتن بۆ نوێژەکە خواردنی خواردووە، چەندن کە خورمایە، بەڵام لە جەژنی قوربانە هیچی نەخواردووە تا گەڕاوەتەوە لە نوێژەکە و قوربانەکەی سەر بڕیوە و لە ناوسکی قوربانەکە و سیوجگەرەکەی خواردووە. پاشان سونەتێکی تر ئەوەیە کە واکو مسلمانان گەردن ئازایی لە یەک بکەن، پیرۆزبایی لە یەک بکەن، لەوانەیە لە ماوەی ئەو ساڵا عاجزێک دروست ببێ، دڵێشانێک دروست ببێ، شتێک کێشەیەکی گەورە یا بچوو دروست بووێ لە بینی خزم و دراوسێ و لە ناو خێزانەکە، فرسەتێکی باشە لە جەژنە گەردن ئازادی لە یەک بکەن، یەکتر ببەخشن، گەورەی خۆیان بنوێنن، هەر کەسە هەموو مسلمانان گەردن ئازاد کە شتێکی زۆر جوانە، چونکەوە وەک بڵێ مەوقیفێکە محەتەیەکە کە لەوێ مسلمانان هەمویان دڵیان سافکەن لە ئاسیەکە، دڵیان پاککەنەوە لە ئاسی یەکترا، گەردن ئازایی لە یەکتر بکەن و پیرۆزبایی لە یەکتر بکەن. سونەتێکی تری ئەم جەژنە ئەوەیە دروسە شادی و خۆشی و حتا لە حزوری پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هەندێک کەنیزەکی مناڵ جەواری جوەیریات لە هەندێک ڕوایەت هاتووە گۆرانی و نەشید و شتیان وتووە ئەبوبەکر پێی ناخۆش بووە. عایشە فەرمێ بەڵام پێغەمبەری خوا فەرمێتی لێیان گەڕێ هەموو قەومی عید و جەژنێکیان هەیە، ئەمەش جەژن و مناسبەی خۆشی ئێمەیە. لەبەرەوە ئەوە شتێکی ئاساییە. نان و چێژ دروستکردن بۆ جەژن ئەوە زۆر شتێکی باش و سونەتێکی گەورەی ئیسلامە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەنەس فەرمێ کە هات بۆ مەدینە
خەڵکی مەدینە دوو جەژنیان هەبوو غەیری ئەم جەژنانەی تر. پێغەمبەری خوا فەرمی خوای گەورە ئەو دوو جەژنەی بۆ گۆڕیون بەم دوو جەژنە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. لەبەرەوە جەژنی موسڵمان کە ناوی جەژن بێ و عیبادەت بێ و بە دوای دوو عیبادەتا بێ بریتە لە جەژنی ڕەمەزان و لە جەژنی قوربان. جەژنی ڕەمەزان دوای ئەنجامدانی یەک مانگ عیبادەتی ڕەمەزان و ڕۆژوگرتن و تەراویح و خواپەرسی دێ، جەژنی قوربانیش دوا ئەنجامدانی حەجی ماڵی خوا دێ کە حاجەکان ئەچن ماڵی خوا و تەوافی ماڵی خوا و عیبادەتی حەج ئەنجامەدەن. باشیش وایە پێش ئەوەی نوێژ بکرێ لە شەوەکەیە خەڵک سەرفیترەکەی دابێ. ئەگەر کەسێ فریانەکە و تا پێش نوێژەکەش ینی هەربی دا باشە، بەڵام لە حەدیث و لە ئەثەرە هاتووە کە ئینسان ڕۆژێک دوو ڕۆژ پێش جەژن سەرفیتەکەی بدا بۆی فەقیر و هەژار و ئەوانی کەوا دەسەڵاتیان نییە و هەژار و دەستکورتن بتوان ئیسفادە لەو هاوکاری و لەو یارمەتیە مادیە بکەن بۆی کاروبار و پێویستیاتی جەژنی پێڕێخن. ئەمە تقریبەن ئەو شتانە بوو کە لە جەژنا سنەتە موسڵمان بیکە و پێیان هەڵسێ و ڕەچاویان بکە بۆی جەژنێکی خۆش بێ. لە هەمووشی گرنگتر من پێم خۆشە ڕاگەیاندنەکان، بازاڕەکان، شوێن و جێگا گشتیەکان جەژنی پێوە دیار بێ. ئەو بۆ مناسبەیەکی ترە بێت جەژنێکی تری دنیایی بۆ ئەهلی دنیاوێ خەڵک بە هەموو نەوعێ دنیاکەن بە گڵۆپ و دنیا ڕازێننەوە و بریق و باق و شت هەڵواسین و ئیعلامەکان زۆر مەشغوڵە بن. بەڕاستی ئێمەی موسڵمانیش حەقە بە خەڵکی بازارەوە، بە خەڵکی دەسەڵات و حکومەتەوە، بە خەڵکی هاوڵاتی هاساییەوە ئەوە. ئەڵڵاهو ئەکبەرکردنیش لە جەژنەکە سونەتە. لە جەژنی ڕەمەزانە قسەی بەقوتەوەی لەو کاتەوە بەڕێیەکەوی بۆ نوێژەکە تا کاتی دەستکردن بە وتارەکە ئەڵڵاهو ئەکبەرکردن سونەتە. بەڵام لە جەژنی قوربانە زۆرترە، هەر لە بەیانین ڕۆژی عەرەفەوە تا سێ ڕۆژی دوای جەژن کە ئەیام تەشریقەکە تا عەسرەکەی تا ئەو کاتە ئەڵڵاهو ئەکبەرەکری. ئەوە تقریبەن ئەو شتانە بوو کەوەکو ویستم ئەستان بکەم بە ئومێدی ئەوەی ئێمە ئینشاڵڵا بتوانین پابەند بین بەم سونەتانەوە و جێبەجێیان بکەین بەو هیوایی خوای گەورە تاعەت و عیبادەتی ڕەمەزانی لێ قبوڵ کرد بین و جەژنەکەشمان جەژنێکی خۆشی بێ و ناڕەحەتی و ناسوەری خەڵکی غەزە و فەلەستینیش کۆتایی پێبێ. وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.